ديني
الله
الله أكبر الله أكبر كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا ويجب بداشت شرطان ذات وقورترين سنة أم سنة إمام ابن هريرة لقال ابن عمر روجي عرفة منو بازاڕات وهم بازار رقم يعني تكبيرات يعني شونها تولى فرمايشتي بغير نازدار صلى الله عليه وسلم شونك روجي عرفة قورترين روز الله يبارك شونك روجي عرفة روجي يكن زايد حاجيانا شونك روجي عرفة روجي رحمتي خوادة بزيب وسرزبي شونك روجي عرفة فاداشتي گناحی دو سال دەسڕێتەوە بە ڕۆژی گرتنی چونکە ڕۆژی عەرەفە لای خوای پەروەردگار گەورەترین کە ڕۆژە لە ڕۆژەکانی دوور و چەندەها فەضلی تری هەیە وە سێمشی پێ خواردووە لە قورئانی پیرۆزدا ڕۆژی عەرەفە کەواتە ئەبێ ڕۆژی عەرەفە بە گەورە ڕاگرین ئەم زیکرەی ئێمە دەیکەن لەم زەمانەدا تازەیە بەڵام لە ئەسڵدا تازە نەبووە کراوە بەڵام مسلمانان فرامۆشیان کردووە مسلمانان لە یادیان کردووە ئاگایان لێی نییە بۆیە ئێستا بۆ دەشتێکی غەریب و نامۆ لەناو مسلمانانە بەڕاستی ئەم زیکرانە لەم ڕۆژانەدا زۆر گەورەیە بۆیە وتیان ئەم زیکرانە لە قورئان خوێندن لەم ڕۆژانە زیاتر گەورەترە بۆیە ئینسان ئیماندار بەردەوامە ئەم زیکرانە بڵێتەوە و بزانین کە ئەم ڕۆژانە دێتە سەرماندا ڕۆژی ئاسایی نییە وججن ديت السرماندا وججني إيمة ججني مسلمانانا راست لويل لايك وإيمة قرفان من بطالبه طالما أتوانين روح معنا أسود بكين بمذكرانا أتوانين روح معنا أسود بكين بوكا يا مشريني خواي قوره ناويتي بويكم يبقى أسودي بجين بويك للدنيا دا بتوانين خمان مال منامان بأسود بجين ساعاتی کۆتایی عەرەفە و دەڵێن خواجیان دەست بەردەکەینەوە بەلای تۆی پەروەردگارە ئەی پەروەردگارەی مەزن بەرەکەتی خۆت بایەنی بەسەر خاک و وڵاتماندا خوایە لێت دەپاڕێینەوە نەخۆشیە لە ناومانە دەربکەی خوایە یا ڕەبی لێت دەپاڕێینەوە بە گەورە و بە میهرەبانی خۆت ئەی پەروەردگارە وانەی تووشی ئەم نەخۆشیە هاتوون خوایە شفای عاجلیان ببنێی ئەوانیان لەشیان ساغە خوایە لەشیان ساغتر کەوی دووریان کەی لەم نەخۆشیە یا ڕەبی ئەوانەمان کە مردوون کە شەهید بوون بەم نەخۆشیە خوایە بە شەهید قبوڵیان بکەی سەبووری کە کەسەوە یا ڕەبی خوایە دەرگای ڕەحمەتی خۆت لێمان بکەیتەوە یا ڕەبی خوایە ژیانمان بۆ ئاسان بکەی ژیانمان بۆ خۆش بکەی هیچ دەرگایەکمان نییە جگە لە دەرگای تۆ نەبێ يا ربي خوایە تەپاڕێینەوە جەژن بکەیتە مای برایەتی تەبایی یەکریزی یا ربی خوایە تەپاڕێینەوە جەژن بکەیتە مای دڵنەرمی یا ربی خوایە تەپاڕێینەوە جەژن بکەیتە مای ئەوەی ژیانی هەموو لایەکمان خۆش ببێت یا ربی خوایە ئەو کەسانی کە دڵیان بەزەیی و ڕەحم و لطف و کەرەمی تایە و ڕەحم بەم خەڵکە داماوە دەکەن خوایە گیان ڕەحمیان پێ بکەی و دەستیان پێوە بگری یا ڕەبی خوایە هەر کەسێ ستەم لەم گەلە ستەم لێکراوە دەکا خوایە هیدایەتی بدە ئەگەر هیدایەت وەرناگرێ ئەی پەروەردگارە لە کۆڵمانی بکەیتەوە خوایە گیان ئەی پەروەردگارە بۆ خاتری ناوجوانەکانت هەر نیازێک هەیە لە دڵماندا هەر برایەک هەر خوشکێک هەر دایک لە دڵیا و ئێمە نازانین تۆ عەلیمی تۆ خەبیری خوایە بۆی جەبەجێ چاک و ساڵحیان نییە بدەیتێ ئەو گەنجانەمان هەفسەرگیری خوایە ئاسانی بکەی ئەوانەی قەرزارە ئەوانەی کە وا خوایە گیان لێ تەپاڕێینەوە هەموو داوایەکی تر کە داوان بيته هاناي هم ولايك معنا وصلى الله على محمد وعلى اله وصحبه وسلم فاتحه كان براستين قبربري وشاكرين لكم ما كنتم كيف ولا تبقى ولا ان شاء الله